سڵاوتان لێبێ خۆشەویستان. لەم زنجیرە ڤیدیۆیەدا هەوڵ دەدەین کورتکراوەی زنجیرە کتێبێک بڵاو بکەینەوە. ناونیشانی کتێبەکەمان مەملەکەتی شەیتانە کە لەلایەن نووسەری بەناوبانگ ماکوان کەریم کاری نووسینی بۆ کراوە. ئامانجی نووسەر لە نووسینی ئەم کتێبە ئەوەیە کە چاواشەکارەکانی سیحر و جادوبازی ئاشکرا بکە. هەروها ئەم کتێبەی نووسەر باسی کۆمەڵێک ڕووداوی زۆر سەیر لە خۆ دەگرێ کە خودی کەسایەتی ماکوان کەریم بەشداری مەیدانی لەم ڕووداوانەدا کردووە و لە کتێبەکەیدا بۆمانی باز دەکا. و نووسەر دەڵێ کە ڕووداوەکانی نێو ئەم کتێبە لە ژیانی ڕاستیدا بەسرم هاتووە و تەنها ناوی کەسایەتیەکانی نێو کتێبەکەی گۆڕیوە، ئەویش بۆ پاراستنی نازنامەی کەسایەتی ڕاستەقینەکان. هەروەها کۆمەڵێک زانیاری زۆر لە خۆ دەگرێ سەبارەت بە چۆنێتی مامەڵەکردن لەگەڵ بابەتی جنۆکە و سحر و جادوبازیدا. و ئەگەر هەر تاکێک تووشی حاڵەتێکی لەو بابەتە بۆیەوە چۆن بتوانێ مامەڵەی لەگەڵدا بکە. ئەمانەی باسمان کرد زانیاریە گشتیەکانی کتێبەکەن و بۆ تێگەیشتن لە تەواوی چیرۆکەکە دەتوانن بینەری بەشەکانی تری چیرۆکەکە ببن لە ڤیدیۆکانی پێش و ترماندا. بەڵام بیرتان نەچێت دەتوانن پشگیری زیاتریشمان بکەن بۆ بەردەوام بوونمان، ئەوش لە ڕێگەی لایککردنی ئەم ڤیدیۆیە و دەتوانن سبسکرایبی کەناڵەکەشمان بکەن بۆ ئاگادار بوون لە هەموو چالاکیەکانمان. ئێستاش با دەست پێ بکەین. چیرۆکەکەمان بەم جۆرە دەست پێ دەکەن. دوای ئەوەی قسەکانم لەگەڵ شێخەکە تەواو کرد، گومانم لە ڕاقی و حەنانە و سەسیلش پەیدا کرد. چوومەوە بۆ ماڵەوە بۆ ئەوەی بیان بینم و بێن بۆلام. کەسی تا 15 ڕۆژ کەسم نەبینی. ئەو ماوەیە خەریک بوو دڵم شەقی دەبر. جاری وابوو هاوارم دەکرد. حەنانە تۆ لەکوێی؟ سەسیلی هیچ و پووس ئەی تۆ لەکوێی؟ هیچ چارە نەبوو. کەسیش دیار نەبوو. ماڵ و منداڵیش لە ماڵ نەبوون. ئەوەندەی تر خەفەتم دەخوار. سەفەرەکەشم لێ تێکس بوو. ئیتر وەرە ماکوان ئەو دڵت شەق نەبا. دوای 15 ڕۆژ ڕاقی پەیدا بوو. ماکوان: ئەرێ ڕاقی خوا بتانکا بە سابوونی ڕقی ئەوە بۆ دیار نین. ڕاقی: لە عومرە بووین لەگەڵ حەنانە و حەسقیل و هەندێک لە ڕەفیقەکانمان. ماکوان: جا عومرە 15 ڕۆژی بۆ چییە؟ بە یەک کاتژمێر تەواو دەبێ. ئەوەندەش قورس نییە. ڕاست پێم بڵێن لەکوێ بوون. ڕاقی: بەڕاستمە ماکوان درۆ ناکەم و ئەوەشمان بۆ ئاشکرا کردی کە سەسیل درۆ دەکا. نەبرات کوشتووە و نەهیچ، هەمووی فشێ و درۆ و دەلەسەیە. ماکوان: بەڕاستە وەڵا ئەمە باش نەبوو، حەزم دەکرد هەموو عەشیرەتەکەشیم بکوشتایە بەداخەوە. ڕاقی: ئەی خۆ تۆ دوێنێکە زۆرت پێ ناخۆش بوو. ماکوان: ڕاستە وایە، ئاخر وام زانی لە شریعەتدا کەفارەتم دەکەوێتە سەر و حوکمی هەیە، بەس کوشتنی ئێوە وەک ئاو خواردنەوە وایە. ئێستا ئەگەر هەر جنۆکەیەک بکوژم وەکو ئەو وایە مریشکێکم سەر بڕی بێ. ئایا مریشک سەر بڕین تاوانە یاخودنە؟ ڕاقی: جا بۆ بەو شێوەیە قسە دەکەی ماکوان؟ ئێمە هیچ خراپەیەکمان بۆت هەبووە یاخودنە؟ ماکوان: لە ڕاستیدا نازانم ئایا ڕازگۆن یان درۆزنن و جەماعەتی سەسیلن و خۆتان لە من کردووە بە جەماعەتی شەریفی مەککە. نازانم لێتان تێناگەم. ڕاقی: کێشی تۆ لەوەدایە زۆر بڕوات بەخۆتە و لە خۆت ڕازیت و حساب بۆ کەسیش ناکەی. ماکوان: ئەم قسەیەت ڕاستە. سوپاس بۆ خوددا زۆر لە خۆم ڕازیم چونکە خاوەنی ئیسلامم، بڕوام بەخۆم هەیە لەبەر ئەوەی خاوەنی کەسایەتیەکی بەهێزم و لەسەر قورئان بوونیادم ناوە. ئەوەش کە حساب بۆ کەس ناکەم نەخێوانیە. بۆ خەڵکی دیندار و خواناسی دەکەم، بەڵام بە دڵنیایەوە بۆ خەڵکی ساختەچی و بێدین و خوانە ناسی ناکەم و ئەرزشیان نییە لە لای من. ڕاقی: بەرحاڵ خۆت ئازادیت ماکوان، بەڵام بزانە ئێمەش دۆستی توین. ماکوان: چۆن بزانم دۆستی منن؟ گومان لە هەموو شتێک دەکەم، بە تایبەتی ئێوە کە جنۆکەن. شتێکم لێ بکەن کێ بڕوان پێدەکا کە ئێوە کردوتانە. باشە ئەی 15 ڕۆژە بۆ دیار نین. ڕاقی: ماکوان بزانە کە ئێمە تۆمان خۆش دەوێت، بیش زانە خۆمان بۆ هەموو کەس ئاشکرا ناکەین. حەز دەکەم ئەوەشت پێ بڵێم زۆرێک لە ئێمە و هاوڕەکانمان کە موسڵمان بووین بە هۆکاری باس و خواستەکانت بووە، لەبەر ئەوە خۆشەویستیت لە لای ئێمە. ماکوان: ئەو قسەی خەڵکیە بەعام دەیکەنەوە، خۆ سەسیلی بێدین و هیچ و پووسیش ئەویش خۆی دەردەخا. ئەی کەواتە ئەویش منی خۆش دەوێ؟ ڕاقی: نا، ئەو توی خۆش ناوێ، بەڵکو دەویست لە ڕێگای سیحرەوە بۆ سەر لێ شێواندنی خەڵکی بەکارت بهێنێ. خوای گەورە لە ڕێگای جنۆکەکانی یەمەنەوە هیدایەتی عەبدوڕەحمانی حەسقیلیدا کە هاتە تەرەفی موسڵمانان دەنا ئێستا دەیخنکاندی. ماکوان:
حەدیان چییە من دەخنکێنن؟ ڕاقی خنکاندنتان بە دەستی شەیتانەکان زۆر ئاسانە. خودای گەورە تاکە چەکێکی پێبەخشیون کە قورئانە، هیچ شەیتانێک ناتوانێت بێت بەلاتاندا. تەنها بە دوورکەوتنەوە لە قورئان خنکاندنتان ئاسانە. ماکوان لەکوێدا باسکراوە کە ئێوە دەتوانن ئێمە بخنکێنن؟ ڕاقی ئێمە نا شەیتان دەیکا. خۆی گەورە باسی کردووە لە قورئاندا لە سوورەتی ئەلموئمینون کە دەفەرموێت واتە خوایە پەنا دەگرم لە خنکاندنی مرۆڤ بە دەستی شەیتانەکان. ئەو هەمزاتە واتە خنکان. ماکوان ئەو بە واتای وەسوەسە دێن نەک خنکان. ڕاقی ئەوە تەفسیرە سادەکان خۆیان دەرباس کردووە بە وەسوەسە ناویان بردووە. بەڵام بۆ نمونە تەبەڕی کە تەفسیرێکی باشە ئەو دەڵێ کە واتای خنکانە، تەنانەت لە ڕووی زمانەوانی عەرەبیشەوە واتای خنکانە. ماکوان وایە باشە ڕاقی تۆوتە شتێکت فێر دەکەم کە نەوێرن سەسیل و دایکی و هیچ شەیتانێک بێ بەلاتدا. ڕاقی خۆ تۆ ئێستا ئێمەت بە خائین و خۆفرۆش ناسان. ماکوان ئیتر ئەم قسانت چیە دەیکەی؟ ماکوان نازانم هێشتا لە قسەکانم پەشیمان نەبوومەتەوە. کاکە ناحەقم مەگرە، ژیان لەگەڵ ئێوەدا هەروە سادە نییە. زاتا ساغ نەبمەوە ناتوانم بڕوا بکەم. ڕاقی ماکوانگیان شتێک هەیە بیزانە، من وەک باقی جنۆکەکانی تر نیم کە هاوکار بووم لەگەڵ کەسێکدا ئامادەم سری خۆم لە پێناویدا دابنێم بە مەرزێک کارەکانی شەرعی بێ. ماکوان باشە بۆ لەگەڵ من دەیکەن کەس لەسەر ئەم زەویەدا نەماوە ماکوان نەبێ؟ ڕاقی لەوانەیە تۆ هەستی پێ نەکەی، بەڵام ئەزانی چەند کەس لەسەر دەستی تۆ و کارەکانت لە جنۆکەکان بوونە بە موسڵمان. ئەزانی مەلعەبێک جنۆکە تەماشای تۆ سەسیل و حەسقیل و من و حەنانە دەکا؟ ئایا دەزانی شەیتانەکان چەندە زۆرن؟ دەیانەوێت ئازارتان پێ بگێنن. ئەوە ئێمەین بەرگریتان لێ دەکەین. ناوی قەڕینت بیستووە لە شەرادا. ئێمەی جنۆکەی موسڵمان پشت و پەنای ئێوەین. هەر ئاگاتان لە خۆتان نییە و کەسی زۆر زارش قسەمان پێ دەڵێن یان لێمان دەترسن. ماکوان بەڵێ ئەی چۆن پێشترش لەگەڵ عەلی یەمەنیدا خودای گەورە لی خۆش بێت باسی ئەو قەڕین و شتانەمان کردووە. ڕاقی ئەزانی چەند قەڕینت موسڵمان بووە؟ چەند زار قەڕینی تریان بۆ داناویتەوە، نەک تەنها بۆ تۆ، بۆ هەموو هاوڕەکان و موسڵمانان بەگشتی. ماکوان ڕاقی وەڵا دڵخۆشت کردم. ڕاقی ماکوان یەک شتر فێر دەکەم کە هیچ شەیتانێک ناتوانێت بێت بەلاتدا. ئەو ماوەی پێشوو ویستم فێرت بکەم بەڵام دەرفەت نەبوو. ماکوان جا چییە خۆشم دەیزانم، ئەزانم فەرمودەکەی پێغەمبەری خودایە درودی خودای لەسەر بێ کە ئەبوو هوڕەیرا دەیگێڕێتەوە، دەفەرموێ ڕاستی کرد ئەو درۆزنە ئایەتل کورسیە. ڕاقی ڕاستە ئەو شەیتان فێری ئەبوو هوڕەیرەی کرد و پێغەمبەری خوداش ئیقراری پێکرد درودی خودای لەسەر بێ، بەڵام ئەوەی من دەیڵێم ئەوە نییە. ماکوان ئەی کامەیە؟ ڕاقی ئەوە کاتیە شەیتان دەڕوات بەڵام دواتر دێتەوە. ماکوان ئەی ئەمەی جەنابەت چییە؟ ڕاقی هەرچەندە هەردووکیان هەر بەهێزن، بەڵام ئەمە هیچ شەیتانێک ناتوانێت زادود لێ بکات و هیچ زاد و بازێکیش کاریگەری نابێت لەسرت. ماکوان ئادەی ڕاقی برام خوا قەزاگیان بیڵێ، بەس ڕاقی من دوای شتی خوڕافات ناکەوم، ئەوەی لە قورئان و سونەدا بوونی نەبێ نەباسی دەکەم و نەبڕواشی پێ دەکەم. ڕاقی ئەوە بۆت باز دەکەم لە محەممەدی کوڕی واسعەوە گێردراوەتەوە، خۆت باش دەزانی سپیاوێکە وایە یان نا؟ ماکوان وایە ڕاستەکەی، ئەو پیاوە سادقە و تابعێکی بەڕێزە و گەورەی قەومەکەی خۆی بووە، قوتابی ئەنەسی کوڕی مالیکیش بووە، هەندێکش دەڵێن پێغەمبەری دیوە بەڵام دوایی موسڵمان بووە. ڕاقی وایە ئەو دەگێڕێتەوە و دەفەرمێ شەیتان هات بۆ لام و وتی هەرچی دەکەی بیکە، ئەم دوعایە فێری خەڵکی مەکە، ئەویش فێری هەمومانی کردووە، ئێوەش و ئێمەش هەر کەسێکمان بیخوێنێ پارێزراو دەبێ لە شەڕی شەیتان و ساحیرەکان. دەقی دوعاکەش بەم زۆرەیە. لە هەندێک گێڕانەوەی تردا زیاد و کەمی بۆ کراوە، بەڵام ئەوەی کە بەڕاست و دروست هاتووە بۆم باس کردی و بەم شێوەیە. ماکوان خوای گەورە پاداشت بداتەوە، زۆر مەمنون بووم خاڵە ڕاقی گیان. ڕاقی من بۆ شتێک هاتم بۆلات، تۆش ئەوەندەت پێکردین لە بیرم چوێەوە. ماکوان یا ئەڵڵا خێر ئەمرکە. ڕاقی وتم سەسیل درۆ دەکا، فێڵەکەی ئەوەیە دەیویست بەوە لێت خۆش بێ، هەندێ وشت پێ بڵێ لەگەڵ هەندێک ڕسمی سحردا لەو ڕێگایەوە سحرت لێ بکاتەوە،
ئەو کەسێک کە سحرەکەی بۆ دەکا کەسێکی نەرویجیە، زۆر ترسناکە. ماکوان: هەر ئەم هیچ و پوچەی ترمان مابوو، ئەمەیان کێیە؟ ڕاقی: ئەمەیان کورد نییە، بەڵکو نەرویجیە و ساحیرێکی زۆر پیسە و زانیاری زۆریشی هەیە، لە ئەمریکا خوێندوویەتی و زانستێکی زۆری لە سحر پەیدا کردووە. ماکوان: جا چۆن لە شەڕی ئەمە ڕزگارمان بێ؟ ڕاقی: یەک شتت فێر دەکەم، ئەگەر بە قسەم بکەی لە دەستی ئەم ساحیرە پیسە زۆر ڕزگارت دەبێت. ماکوان: کێشەکە لەوەدایە متمانم بە هیچ نەماوە، تەنانەت تووشی دڵە ڕاوکێ بووم لە تۆش، ئەترسم تۆش فێڵم لێ بکەی. ڕاقی: من فێڵت لێ ناکەم، سوێن بە لا ئیلاهە ئیلا الله، من ئەهلی تەوحیدم و خۆم بە موسڵمان دەزانم و تۆش بە برای خۆم دەزانم. ماکوان: تۆش برای منی، من و تۆ خودای گەورە کەرەمی لەگەڵ کردوین، سەر و برای جنۆکە و مرۆڤمان هەیە، تاو بڕوان پێتە، لە بیر و باوەڕەکەشم دڵنیام و شک و گومانم نییە کە سەرکەوتن بۆ ئیسلامە. ڕاقی: کەواتە ئەوەی پێت دڵێم بیکە. ماکوان: پێش ئەوەی بیکەم یەک پرسیارم لێت هەیە. ڕاقی: بپرسە ماکوان، ئەگەر زانیم وەڵامت ئەدەمەوە. ماکوان: سرم لە یەک شت دەرناچێ، ئەم وشە سحرانە چۆن کاریگەری دەبێت کە تەنها وشەیە؟ خۆ ئەوەش نییە بڵێم کەلامی خوایە، هەمووی قسەی درۆ و خەزع بەلاتە، چۆن کاریگەری دەبێ؟ ڕاقی: دوو موگناتیز بدە بە جەمسەری جیاواز یەک دەگرن، دوو جەمسەری لە یەک چوش دووریان دەخاتەوە، ئەو کارلێکە چی پێدەوترێ لە زانستدا؟ ماکوان: پێی دەوترێ هێزی موگناتیزی. ڕاقی: ڕێک ئەوە بریتە لە سحر و ئەو کاریگەریەش دروست دەکا. حەنانەش لە پڕێکدا پەیدا بوو، وتی ڕاقی فریاکەوە شەڕە. ڕاقی دیار نەما و حەنانەش ڕۆژ، منش بە تەنها مامەوە. دوای 2 ڕۆژ لەو ڕووداوە سەسیلم بینی و هات بۆ لام و بەرەو بازار دەڕۆشتم، لە دوورەوە خۆی وانیشاندا زۆر بێتاقەتە و دەم و چاوی خۆی تێکدا، وتی ئای ماکوان چۆن دوو برای منت کوشت؟ ماکوان: ئەوە بە تەمام لێرەش کڵانشی کۆفێک پەیدا بکەم و تۆش بنێرم بۆ لای ئەوان و حەواڵت بکەم، نەزاتمان بێ لە شەڕی تۆش، دەستم خۆش بێ ئەگەر پیاوی چیت لە دەست دێت بیکە. سەسی: وا نەزانی وازت لێ دێنم، ئەوەی پێم بکرێت دەیکەم دژی تۆ، سوێن بەوەی کە بڕوان پێیەتی، ئەتکەم بە دز و ئەتکەم بە شێت، ئەتکەم بە 1000 شتی تریش، ئەتکەم بە هەرچی شتە، بۆ زانیاریت هەروە ناهێڵم لە ژێر دەستمدا بڕۆی. ماکوانش دەڵێ: پێڵاوەکانم داکەند و تێمگر، بەڵام ئەو دیار نەما، بەڵام هاوارم کرد بەسەریدا وتم منەتت بەو پێڵاوانم، چیت لە دەست دێ بیکە. کە گەڕامەوە ماڵەوە تەلەفۆنم بۆ کرا و وتیان کاک ماکوان لە فەیسبوک کابرای مولحید قسەی لەسەر کردویت، وتیەتی پارەی لە بەیتولمال دزیوە لای مامۆسا کریەکار. منیش عەرزی ئەو برایم کرد ئەگەر وەڵامی هەموو کەسێک بدەمەوە ئەوە وەک ئەوانم لێ دێ، هەز بە بسووکی خۆشم دەکەم، بەڵام بڕۆ پێی بڵێ ئەگەر پیاوە هەرچی هەیە بابی خاتە ڕوو. بەهەرحاڵ ئەم پاشەڵ پیسا کە نەک تەنها پاشەڵی پیسە بەڵکو خێزانەکەی لە نەرویز پێکی هێناوە لەسەر بنەمای سووکی و پیسی پێک هاتووە. زارێک ڕاقیم بان کرد و وتم ئەم هەتیوە چۆن ئەم قسانە دەکا، ئەوە سەسیل هانی دەدا؟ ڕاقی: بۆی باس کردم هەموو مرۆڤێک فریشتەیەک و قڕینێکی جنۆکەی شەیتانی لەگەڵدایە، فریشتەکە ئاراسی دەکا بەرەو باشە و پێچەوانەکەشی ڕاستە، خۆ ئەگەر کەسەکە خراپەی زۆر کرد فریشتەکان دەڕۆن، ئەوەی دەمێنێتەوە تەنها قڕینەکەیەتی، واتە جنۆکە شەیتانەکان، جا لە ڕێگەی ئەوانەوە سەسیل ئەو کارانە دەکا، هانی ئەو کەسانە ئەدا کە درۆ و دەلەسا بڵاو بکەنەوە. ماکوان: واتە ئەو مولحیدانش جنۆکە دەبینن؟ ڕاقی: نا، بەڵکو کاریگەری تەواویان هەیە لەسەر مێشک و هەستیان و بە ئاشکرا ئاراسە دەکرێن، ئەوەی ئەو قڕینە جنۆکانە بیانەوێ ئەچپێنن بە گوێ و مێشک و خەیاڵیاندا کە ئەو شتە بۆ ئەو کەسە دروست بکەن، ئەوانش لا ئیرادی بە بیرکردنەوە و توانای خۆیانی دەزانن، نازان کە بوونەتە کۆیلەی دەستی ئەو قڕینانە. ماکوان: تێگەشتم ئەم شەڕە بەردەوامە، گرنگ ئەوەیە موسڵمان بەتوانا بێت و لە ئاستی ئەو هەموو درۆ دەلەسانەی بۆی هەڵدەبەستن کە سایەتی نەڕوخێ، بەرامبەر بە پێغەمبەری خۆشەویستمان درودی خودای لەسەر بێ کراوە، پێی وتراوە کاهین و شاعیر و شێت و هەتا دوای. منیش بەردەوام بووم لە بەدرۆ خستنەوەیان و ڕوونکردنەوەی ڕاستی بۆ هەموو لایەک و تەنانەت خودی مەلاکرێکار خوا جەزای باتەوە نامەی ڕوونکردنەوەیدا کە تێیدا فەرموو بووی. ماکوان ئەوەندەی ناسیومانە بە دەستپاک ناسیومانە لەگەڵ هەندێک ڕوونکردنەوەی تردا،
تەنانەت زارێکیان پەیوەندیم بە مولحیدەکەوە کرد ڕاستەوخۆ لە فەیسبوک، وتم وەرە با قسە بکەین، لە ترسا تەلەفۆنەکەی داخستەوە، ئیتر ئێستاش سەری دەرنەهێناوەتەوە. لە دوای ئەوەی کە پێڵاوەکانم گرتە سەسیل و هاتمەوە بەرەو ماڵ، لە ڕێگادا ڕاقیم توش بوو، وتی ماکوان فریای خۆت بکەوە، سحرێکی زۆر گەورەت لێکراوە لەلایەن کەسێکەوە ناوی ئۆگەیە و نەرویزیە و سەسیل ناوی توی داوەتێ و ئەویش ساحیرێکی بەهێزە. ماکوان زامادەم لێرەیە بۆم بدۆزنەوە لەکوێدایە، با بڕۆمە سەری. ڕاقی ئاسانە، دەتوانی بچیتە لای، بەڵام شەیتانی زۆرە و کاری زۆری بۆ دەکەن و ساڵانە لە کەرنەڤاڵی ساحیران لە لۆس ئەنجلس بەشدارە، زۆر بەهێزە و لێرەش زۆر دەوڵەمەندە. ماکوان ئەگەر لەم کارەدا هاوکاریم بکەن، ئەوە سیقەی تەواوەتیم پێتان دەبێ، ناوی جێگا و شوێن و هەرسی زانیاری هەیە بۆم پەیدا بکەن و بە زووترین کات بیگەێنە دەستم، بزانە هاوڕێکانی کێن و دەچێتە کوێش دادەنیشێت و نان دەخوا. پرسیارێکی تریشم هەیە. ڕاقی فەرموو ماکوان ئەگەر ئەو 200 جنۆکەی لەگەڵ بێ، ئێمە چەندمان لەگەڵدایە؟ ڕاقی ئەو هەتا بڵێ شەیتانی زۆری هەیە، بەڵام چەندت بوێ من پەیدای دەکەم، لەگەڵماندا دەبن، تۆ بێخەم بە. ماکوان دەبڕۆن نێنەوە بۆلام تا زانیاری تەواوەتیم بۆ نەهێنن، کە هاتیشنەوە یەکسەر دەڕۆینە لای و شێوەی سحرەکەشم بۆ بدۆزنەوە کە چییە؟ ڕاقی ماکوان بە تەنها نەڕۆی، زۆر ترسناکە. ماکوان من گومانم لە بیر و باوەڕی خۆم نییە، ئەو شەیتانی هەیە، من خودام هەیە، تۆ ئەوەی پێم وتون بۆم بکەن هیچی ترم لێتان ناوێ، من تەوەکولم بە خودای خۆمە. دوای 18 کاتژمێر هەواڵم بۆ هاتەوە لای حەنانەوە، شەو بۆ هەڵسام لە خەو بۆ نوێژی بەیانی خەریکی دەستنوێژ گرتن بووم، کە تەواو بووم هاتمە دەرەوە. حەنانە لە بەردەم دەرگای حەمامەکەدا وەستا بوو، خەریک بوو گیانم دەرچێت، ئەوەندە ترسام، وتم ئەرێ هاوارێ قسەیەک کۆکەیەک بۆ ناکەی، خۆ خەریک بوو جەڵدە لێم بدا ماڵت کاول بێ. حەنانە من هیچ ناڵێم، وا خەریکە گیانت دەردەچێ، زاوەرە ئەگەر قسە بکەم، هەواڵم پێ بۆت ماکوان، ساحیرەکە ئێستا خەریکی سحرە لە تۆ، هەر چاومان لە سەرێتی و ناتوانین زۆر نزیک ببینەوە، شەیتانەکانی پاسەوانی بۆ دەکەن. ڕاقی وتی با دەست بکە بە خوێندنی سوورەتی ئەلبەقەرە و نەخەوێتەوە تا ڕۆژ هەڵدێت و بە تەواوەتی خۆر ئەداد لە زەوی. ماکوان باشە وا دەکەم، بەڵام دوا هەواڵ چییە؟ حەنانە ئەوەندە بزانە ئەو جێگای ئەوی لێ دەژێ شارێکی زۆر بچووکە، جێگا و شوێنی زانراوە، بێخەم بە. ماکوان سوپاس بۆ خودا، منیش ئەوەم دەوێ. حەنانە ڕۆشت و منیش دوای نوێژی بەیانی زیکرەکانم خوێند و 100 زاریش وتم لا إله إلا الله وحده لا شريك له له الملك وله الحمد يحيي ويميت وهو على كل شيء قدير. 3 زاریش سوورەتی ئەلبەقەرەم خوێن تا کاتژمێر 9 بەیانیش بەردەوام بووم. زۆر ئاسایی بووم، ئیتر خەوم دەهات و خەوم لێکەوت، زۆری نەمابوو بۆ نوێژی مەغریب هەڵسام و خێرا نوێژی نیوە ڕوو عەسرم جەمع کرد، خەریکی دروستکردنی نانی ئێوارە بووم، بانگی مەغریبی دا و نوێژی مەغریبم کرد. ئەوەندەم زانی هەموو جنۆکەکان لە ماڵی ئێمە حازر بوون، واتە حەسقیل و حەنانە و ڕاقی. ماکوان نانتان خواردووە یان ئێسقانەکانتان بۆ ببرژێنم، چونکە خۆشترین خواردنی جنۆکە ئێسقانە. ڕاقی ماکوانی برام سوێن بە خودا گەورەترین سحری لێت کرد، ئەو کابرایە ئەم شەو تۆ شێتت کردبوو، نەی دەتوانی هیچت لێ بکە. سوبحان الله هاواری دەکرد و دەیوت ماکوان کێیە؟ باشە بۆچی سحرەکانم هیچ کاریگەریەکیان لە سەری نییە؟ هەواڵێن بۆ دەهێنا و دەیانوت ماکوانیش لەوانەیە ساحیر بێ، بۆیە هیچت بۆ ناکرێ لەگەڵیدا، تا ڕۆژ هەڵاتن بەردەوام بوو، دواتر ماندوو بوو خەوی لێکەوت، بەدەم سحری شەوا دەی خواردەوە. ماکوان باشە ئەم ساحیرە ناوی چییە؟ ڕاقی ناوی ئۆگەیە. ماکوان ئەو جێگایە چەند دوورە لێرەوە، نازانی ماڵی لەکوێیە؟ حەسقیل نزیکەی 3 کاتژمێر لێرەوە دوورە. ماکوان حەزەی برام، هەرچی پیا و چاکی لای خۆتانە کۆی بکەرەوە، بەیانی پێکەوە دەڕۆین. ڕاقی ماکوان زۆر خەتەرە، ئاگاداری خۆت بە. ماکوان من زەڕێ گومانم لە بیر و باوەڕی خۆم نییە، جا ئەگەر ئیسلامەکەم ڕاست بێت لێرەدا بۆ هەموو لایەک دەردەکەوێ، وایە یاخود نا؟ حەنانە وایە. ئەم شەو شێت ببوو بەدەستەوە ماکوان، تۆ لەبەر ئەوەی خەریکی قورئان خوێندن بووی هیچی پێ ناکرا لەگەڵتدا. بۆ بەیانێکەشی تەلەفۆنم کرد بۆ 5 کوڕی هاوڕێم کە 3 دانیان کورد بوون و لەگەڵ بۆسنیەک و عەرەبێک.
ئەم هاوڕێیانم هەمووی هاتوچۆی مزگەوت دەکەن و هەمووشیان کوڕی چاک و ئازان و سیقیان پێدەکرێ. بۆم باسکردن کە ساحیرێک دەیەوێت سحرم لێ بکات و دەچینە سەری. ئێوە تەنها چاودێری من دەکەن. ئەگەر ئەو کەسەی من قسەی لەگەڵ دەکەم بوون بە 2 کەس، ئێوەش یەکێکتان بێنە لای من. ئەگەر بوون بە 3 کەس، ئێوەش وەرنا پێشەوە. پلانێکی زۆر باش و تۆکمەمدا ڕژ بە پشتیوانی خودا و تەوەکوولمان کرد و بە 2 سیارەش کەوتینە ڕێ. بۆ ئێوارەکەی کاتژمێر 5:30 خولەک گەیشتنە ئەو ڕێستۆرانتەی ئەو نانی لێ دەخوار. پێشترش بە هاوڕێ جنۆکەکانم وتبوو کە پلانەکەمان چییە. ئەوانیش هاوکارم بوون. هەموو لایەک پلانەکەیان پێ باش بوو. جنۆکەکانیش زۆریان پێ باش بوو. بەڵام هاوڕێ مرۆڤەکانم تەنها ئامادەی شەڕکردن بوون. زۆر تێنە دەگەیشتن لە ڕەوشەکە. ئۆگە هاتە ژوورەوە. حەسقی لە دوورەوە خۆی نیشانی منداوتی ئەوە ئۆگەیە. منیش بە جەماعەتم وت ئەو کەسەیە کە دانیش من بۆ لای ئەو دەسم. بەڵام چاوتان لەسەر من و ئەو بێ. هەرچی بوو تا من ئاگادارتان نەکەمەوە هیچ نەکەن. یەکێک لە کوردەکان هەڵسا بچێت لی بدە. وتم کوورە دانیشە خۆیشتا هیچ نەبووە. دوای ئەوەی گارسۆنەکە لە لای دالاسوو، منیش چوومە سەر مێزەکەی وتم ئەتوانم دابنیشم لێرەدا؟ وەکو پرسیار نەموت، بەڵکو یەکسەر دانیشتم. خۆی زۆر پێگرنگ بوو. وتی ناتوانی دانیشی، من ڕێگات پێ نادەم. منیش دەستیم گرت و پەنجەیەکی بەدەستمەوە هات. وا بە توندی گوشیم تەقی بەدەستمەوە. منیش وام زانی شکاندومە. پاشان پێیم وت گوێم لە دەنگت بێت کە لەت بەو پەرداخە ئەتەقێنم. ئەزانی من کێم؟ ئۆگا. نازانم چ مریشکێکی، کە ئەمەش جنێوێکی سووکی نەرویزیە. ماکوان. منیش جنێوێکی نەرویزیم پێیدا. پێیم وت من ئەو کەسم کە دوێنێ شەو بە دیارمەوە خەوت لێکەوت. ماکوانم ئەوەی کە سحرت لێ کردم. ئۆگا. شتی وان نەبووە ئەوە تۆ باسی چی دەکەی؟ ماکوان. باش من دەناسی خۆت وانیشان مەدە کە هیچ نازانی، چونکە ناهێڵم لەم ڕێستۆرانتە هەروە بە ئاسانی دەرسیتە دەرەوە. ڕوونە یاخود نا. جا گوێم بۆ بگرە و بزانە چی دەڵێم. سروشی خەڵکی نەرویزی وایە ئەگەر پێی بڵێ گوێم بۆ بگرە دەڵێت فەرموو. ئۆگە ژووتی فەرموو چی دەڵێ؟ ماکوان. لە دوای ئەوەی کە قسەکانت کرد لێرە هەڵدەستین و دەچینە دەرەوە، دەچینە ئەو جێگایی کە سحرەکە تێیدا کردووە. من بە دەستی خۆم ئەو خەت و قسە قۆڕانی کە کردوتە ئەی سوتێنم و لەمە بەدواوە بتبین و ببیستم کارێکی وا بکەی بە چەقۆ پارچە دەکەم. هەڕەشەکەشم جددی بوو. کەوام و دەستی کرد بە گیرفانیدا تەلەفۆنەکەی دەرهێنا. وتی تەلەفۆن بۆ پۆلیس دەکەم. یەکسەر لە دەستیم وەرگرت و ڕەفاندم و هاوارم کرد لە کوڕە بۆسنەیەکە وتم وەرە ئەو تەلەفۆنە بەرە و لای خۆت بیکوژێنەرەوە. کە ئەوانی بینی 5 کەسی تریش دانیشتون ئیتر دەنگی نەکرد. وتی باشە بانانەکەم بخۆم دەڕۆینەوە بۆ ماڵەوە. لە ناو سارەکەی ئەودا من و هاوڕێ بۆسنیەکەم ناوی عەمار بوو دانیشتین تا چوینە ماڵەکەی. ڤێلایەکی خۆشی هەبوو کە چوومە ژوورەوە نەمدەزانی سحرەکە لەکوێدایە. پێیان نەوت بووم لەکوێیە. چاوەڕوان بووم حەسقیل و حەنانە یاخود ڕاقی هەواڵم بدەنێ، بەڵام هیچ نەبوو. منیش بە تووڕێیەوە وتم دەی سحرەکە کوا بیهێنا تا ماڵەکەشم بەسەرتدا نەڕووخاندووە. کە چوو شتەکانی هێنا، فانیلەیەکی ژێرەوەی خۆمم بەدەستیەوە بینی کە پێشووتر لە بەرم دەکرد، لەگەڵ چەند نووسینێک کە خەت و نووسین و ڕەسمی ناشرین بوو. نەمدەزانی چی لێ بکەم. هاوارم کرد بەسەریدا یا ئەڵڵا و سوورەتەکانی مەعوزەتەینم خوێند و ئایەتل کورسیشم خوێن. ئەوەندەم زانی حەسقیل هات. وتی لە کێکەوە چاوەڕێن، نەیان دەهێش بینە لاتان. ئەوەندە شەیتانی لێبوو کە ئایەتل کورسی و سوورەتی مەعوزەتەینت خوێند کەسیان دیار نەمان. ئەوە ئێستا هاتوین بۆ لات. ئۆگەش لە بەردەستمدا زەلیل بوو. منیش پێم وت کێ پێی وتی سحر لە من بکەی؟ ئۆگا. من تۆ ناناسم. هاوڕێکانم داوایان لێ کردم کە سحرت لێ بکەم. گوایە تۆ ئازاری ئەوانت داوە. وەڵامیان بۆ هێنامەوە کە تۆش ساحیریت، بۆیە توانام نەبوو هیچ لێ بکەم. تەنها پێم بڵێ تۆ لەکوێ ئەو سحرانت خوێندووە ماکوان؟ ماکوان. من ساحیر نیم و سحریش هیچ نازانم. من موسڵمانم و ئیسلام ئاینەکەمە و ئەو قورئانەی کە دەیخوێنم قەڵغانمە و هیچ شتێک لە سحر و زادوی تۆ کاری لێ ناکە. ئۆگا. بەڕازیانی تۆ ساحیر نیت؟ ماکوان. نەخێر سحر پیشەی کەسی باش و دیندار نییە. ئەوەی فاشل نەبێ لە ژیاندا خراپەکار نەبێت کاری وان ناکە. ئۆگا. واتە تۆ ساحیر نیت و ئێمە ئاوا گیرشمان خواردبوو بەدەستەوە؟ ماکوان. بەڵێ من ساحیر نیم و من موسڵمانم. ئۆگا. ئێستا من سحرێک دەکەم، تۆ دەتوانی ئاشکرای بکەی من چی دەکەم؟ ماکوان. بە پشتیوانی خودا. ڕاقی خۆی نیشان دام و وتی
مەترسە لێرەم هەرچی بکە ئاگادارت دەکەمەوە. ئەوەن دەمزانی ئۆگە گوریسێکی هەڵدا بە ئاسماندا کە بە ئاسمانەوە وەستا، پەڕۆیەکی ڕەشی هێنا و 2000 بایدا و منداڵێک هاتە دەرەوە لێی و بە نەرویزی بە ئێمەی وت سڵاو. دوایی هاواری کرد، سەگێکی زل هات، گوریسێکی تری هەڵدا وەک مار دەڕۆیشت، خۆی بە گوریسەکەی ترەوە بەستەوە و منداڵەکە چووە لای سەگەکە و لە لای دەمیەوە وەستا و سەگەکە منداڵەکەی خوارد و لە کۆمیەوە فڕیدایە دەرەوە. منداڵەکە بە گوریسەکەدا سەرکەوت، پەڕ و ڕەشەکەی هەڵدایە و هیچی نەما. ئەو 5 کەسەی لەگەڵمدا بوون زیڕەیان کردبوو. هاوارم کرد ڕاقی ئەو مەوزوعەت چییە فریامانکەوە، هیچی لێ تێناگەم. ڕاقیش هاتە لای گوێمەوە وتی ئەوە گوریسی یەکەم جنۆکەیەک بۆی گرتووە، ئەوەی تریشی جنۆکەیەک بۆی هەڵواسیوە. ئەو منداڵە هەر جنۆکەیە و سەگەکەش سەگی خۆیەتی لە بەرچاوی ئێوە وای کردووە، دەنا هەمووی فرت و فێڵی شەیتانەکان بوو بۆیان کرد. ماکوان باش ئەگەر ئاەتەکان بخوێنم دەتوانێت ئەم سیحرە دووبارە بکاتەوە؟ ڕاقی نا هیچی بۆ ناکرێ. ماکوان ڕوم کردە ئۆگا، ئەتوانی زارێکی تر ئەو سیحرە دووبارە بکەیتەوە بێ زەحمەت؟ ئۆگا ئاساییە ئێستا دووبارەی دەکەمەوە. منیش دەستم کرد بە خوێندنی قورئان و هەر گوریسی هەڵدەدا هیچ نەبوو. ئۆگەش هەر لە بەردەم خۆیەوە وەک مێشە گیزەی دەهات، هیچی بۆ نەدەکرا. سەگەکەی چەند جارێک قورسکاندی و ڕۆشت. منیش بەردەوام بووم لە خوێندنی ئایەتل کورسی و دوو ئاکان بەگشتی. کاتێک بینیم هیچی بۆ نەدەکرا هەڵسام و وتم جەماعەت با بڕۆین. ڕوون کردە ئۆگە و پێم وت تۆ زارێ مریشکی و ئەوەندەی خۆت بەوەوە مەشغوڵ کردووە بڕۆ کارێک بکە باشترە. ئەوە کەی ژیانە تۆی تێدای هەی مریشک. هاتینە دەرەوە و بەرەو شارەکەی خۆم ڕۆشتین. گەڕامەوە و جەماعەت باسییان دەکرد زۆر ترسا بوون، نەیان دەزانی ڕاستیەکە چییە. منیش بۆم باسکردن ئەوە فرت و فێڵی ساحر و شەیتانەکانە. بڕیار وا بوو دوای 2 ڕۆژ ماڵ و منداڵ لە کوردستان بێنەوە. دوای گەڕانەوەم لە شارەکەی ئۆگا بۆ بەیانی ئێوارەکەی لە دەرگا درا. لە پەنجەرەکەەوە سەیرێکی دەرەوەم کرد تا بزانم کێ. بینیم ئۆگا لە دەرگای ماڵی من ئەدا، هەر لە پەنجەرەکە و بانگم کرد چیت دەوێ. ئۆگا سڵاو ماکوان، تەماشا دەکەم سوزدەم بۆ دەبا. ماکوان ئەوە چییە ئەم کارە قۆڕە چییە دەیکەی؟ شێت بوویتە ئۆگا؟ ئۆگا ماکوان تکایە هاوکاریم بکە، ئەم شەو هاوڕێکانم زۆریان لێداوم لەسەر تۆ. دەستی کرد بە گریانێک وەک منداڵ، فرمێسک بە چاویدا دەهاتە خوارەوە. من ترسام فێڵ بێ. هاوارم کرد دراوسەکانم هاتنە دەرەوە، خۆم بە ئەنقەز وام کرد بۆ ئەوەی دراوسەکان بێنە دەرەوە قەرەباڵغی دروست بێ. لەوە ترسام نەوەکو خەڵکی تری لەگەڵ بێت و بەو فێڵە من بباتە دەرەوە. هەرچەندە منیش 2 چەقۆم پێبوو، یەکێکیانم خستە باخەڵم و دانەیەکیش بەدەستمەوە بوو کە قەرەباڵغی دروست بوو. چوومە خوارەوە، تەماشام کرد هەر خۆیەتی. نزیک بوومەوە لێ و سوزدەی بۆ دەبردم. منیش زۆرم بەلاوە سیر بوو. دراوسەکانم دەیانگوت ئەمە چییە؟ وتم ببورن هیچ نییە، ئەمە هاوڕێمە و حەشیشی لێ بڕاوە، پارەی پێ نییە بیکڕێتەوە و داوای پارەم لێ دەکا. منیش نایدەمێ. کاتێک من ئەم قسانم کرد دراوسەیەکم چوو 400 کڕۆنی هێنا وتی بڕۆ بیکڕە. وتم ئۆگە وەریگرە، دوای ئەیدین بە ساندەویست بە شەریکی دەیخۆین. دەستی کرد بە پێکەنین و وەریگر. منیش وتم سوپاسان دەکەم، من هاوکاری دەکەم، ئێستا دەی بەمە ماڵەوە، زۆر ببورن کە ئیزعازی کردن. ئۆگەم بردە ماڵی خۆمان و ڕێزم لێگر، بەڵام هەر حەزرم لێ هەبوو. وتم نەوەکو سیلاح یان دەماچی پێبێ، فێڵ بکە و لە پڕ بیتەقێنێ یاخود دەست بوەشێنێ. وتم چی دەخۆی، چای یان قاوە؟ ئۆگا قاوە دەخۆم، سوپاست دەکەم. قاوەیەکم دروست کرد و خەریکی خوێندنی ئاەتەکان و ورد و ئاەتەکانی زەزر بووم، هەمویانم خوێن. ماکوان چیت لە ژێر سەردایە و بەتەمای چی؟ و ئەگەر بە دوای فێڵەوەی ئەو کەلەیەت بەلاشەتەوە ناهێڵم، ئێمەی ئاسیایی زۆر زیرەکین لە سەر بڕیندا. ئۆگا ماکوان تەماشای پشتم بکە کە کراسەکەی هەڵدایەوە هەمووی جێگای قامچی بوو و خوێنی پێدا دەهاتە خوارەوە. ماکوان ئەوە کێ وای لێ کردووی؟ ئۆگا جنەکان وایان لێم کرد لەبەر ئەوەی نەمتوانی لە ئاسی تۆدا بوەسمەوە. بەس پێم بڵێ تۆ چیت؟ فێری ئەو سیحرەی خۆتم بکە ماکوان. ماکوان من ساحیر نیم، بڕوا بکە، سیحریش نازانم، بەڵام دەزانم چۆن بەتاڵی دەکەمەوە. من موسڵمانم، سیحرکردن کاری مرۆڤی باش و چاک نییە. ئۆگا منیش فێری ئەو ئیسلامە بکە، ئەوە داعشەکە لە موسڵن؟ ماکوان نا، ئیسلام هیچ مرۆڤ و حیزب و کۆمەڵ و گروپێک خاوەنی نییە، بەڵکو خودای پەروەردگار خاوەنی ئەو ئاینەیە
و بۆ ناسینی ئاینەکەی پەیامبەرێکی ناردووە و ناوی محەممەدا درودی خودای لەسەر بێ. مرۆڤەکان خۆیان بەو ئاینەوە هەڵدەواسن بۆ ئەوەی سوودی لێوەربگرن. هەیە بە نەزانی و هەشە وەک دوکان و بازار دایناوە، هەیە بۆ دەسەڵات و سیاست و پاوەر بەکاری دەهێنێت. ئەوە کەوتۆتە سەر چۆنێتی مرۆڤەکان و بەکارهێنانی ئاینەکە لەلایەن ئەوانەوە. ڕوونە ئێستا ئۆگا ئەو کاتەی لای من بووی چیت خوێن، من کەسم لەلا نەما لە جنەکان، هەمویان ڕۆشت بوون لە ترسی تۆ. ماکوان ئەوە لە ترسی من نەبوو، بەڵکو لە ترسی قورئان و ئیسلام و کەلامی خودای گەورە بوو. ئۆگا قورئان چییە؟ ئەوە نەبێ کە داعش دەڵێت شەریعەت و خەڵک سەر دەبڕێ. ماکوان نا، بەڵکو قورئان ئەوەیە کە خەڵکی نەجات ئەدا لە هەموو ناڕەحەتی و تەنگەژەیەکی ژیان. ئەوەی قورئان بەکار بهێنێ ئاسوودەی ئەم ژین و ئەو دنیای ترش دەبێ. ئۆگا ئەو دنیای تر کە پرێستەکان باسی دەکەن مەبەستی قەشە مەسیحیەکان بوو. ماکوان بەڵێ، بەڵام ئەو باسی ئەوان تەزویرە و ڕاز نییە. ئۆگا ئەی کامە ڕاستە؟ ماکوان ئەوەی خۆی متعال لە قورئانی پیرۆزدا باسی کردووە. ئۆگا چۆن قورئان فێر ببم؟ ماکوان من لامە بە زمانی نەرویزی و ئینگلیزی و لە سایتەکانیشدا بوونی هەیە. حەز دەکەی گوێی لێ بگریت و بیخوێنیتەوە؟ ئۆگا بۆ نابا بزانم چییە؟ ماکوان بەسەر ساو دەنگی غامدیم خستە سەر و قورئانەکەم دایە دەستی بە زمانی نەرویزی 6 دقیقە سوورەتی ئالی عومرانم خستە سەر، تەماشام کرد ئۆگە دەگریا. ماکوان ئەوە چییە ئۆگە؟ ئۆگا هەز دەکەم باوکم قسم بۆ دەکا، دڵم زۆر ئارامە. ماکوان باوکی چی؟ ئەوە فەرمودەی خوای متعالە، خوای پەروەردگار قسەت بۆ دەکا. ئۆگا من نازانم، زۆر خۆشحاڵم، با بەردەوام بێ، ئەگەر تەواو بوو بیخەوە سەری. ماکوان خەمن نەبێ زۆر گوێ بگرە تا دڵت تێر دەبێ. وازم لێ هێنا و چوون دەسم کرد بە سوورکردنەوەی گۆشتی بەرغ لە فڕندا و سرکە و پیاز و تەرتیباتم بۆ پەیدا کرد و دوو عام دەکرد خودا هیدایەتی بدا. بانگی کوڕێکی ڕەفیقمم کرد کە فەڵەستینی بوو، وتم وەرە بۆ ماڵمان، خودای گەورە نێچیرێکی ناردووە، با بە ئارەزووی دڵی خۆمان قسەی بۆ بکەین و بەڵکو موسڵمانیشی بکەین. ڕاکە وەرە گۆش سوور دەکەمەوە. ئەویش وەکو من تیمساح ئاسا حەزی لە گۆش بوو. نێو کاژمێر دیقەتی ئۆگەمدا ئەگریا. ئەمود ئەوە بۆ ئەگری؟ هیچ وڵامی نەدامەوە، بەقەدەر هەموو دنیاش پێویستم بە حەسقیلە و بە ڕاقی و بە حەنانەشە، یەک کەسشیان دیار نەبوون. مازید هات بۆ ماڵمان کە کوڕێکی فەڵەستینیە، بەڵام لە عێراق گەورە بووە، کوڕێکی زیرەک و ئاقڵ و دیندار بوو. تەعاروفم پێکردن لەگەڵ ئۆگەدا و بەیەکەوە دانیشتن. پاش ماوەیەک خەریکی ڕازاندنەوەی سفرە بووم. ئۆگە وتی من دەڕۆم. ماکوان نایڵم بڕۆیت تا نان نەخۆی، ئەو کات بڕۆ. ئۆگا من ڤێجیتارم، تەنها سەوزە دەخۆم. ماکوان ئەی گۆشت بۆ ناخۆی؟ ئۆگا ئاخر من ڕێز لە ئاژەڵ دەگرم و نایخۆم، ئەوانش حەزیان بە گیانە. ماکوان تۆ ڕێزی ئاژەڵ دەگری، بەڵام ڕێزی مرۆڤ ناگری، قسەی بێمەعنا دەکەی. دەزانی نانەکەت بخۆ لەگەڵماندا، دەمزانی ساحیرەکان زیاتر گۆژ ناخۆنن و گیاین. ئۆگا ئەی تۆ بۆ گیا ناخۆی؟ ماکوان لە ژیان تا شێرت بینیوە گیا بخوا؟ ئۆگا نا نەمبینیوە. ماکوان ئێمە شێرین، شێریش گۆژ نەبێ نایخوا، ولاکەی تۆپیویش ناخۆین، گۆشتی ئێمە حەڵاڵە، دەی موسڵمان بە و لەگەڵماندا بسمیلا بکە و بخۆ. من تەنها بۆ موزامە لە وامود، چاوەڕێ ئەوە نەبووم هەربیر لە موسڵمان بوونیش بکاتەوە. ئۆگا باشە دەمەوێت موسڵمان بم، بەڵام چی بکەم؟ ماکوان مازید قسەی بۆ بکە، من تۆم بۆیە هێناوە تا ئێرە بۆ ئەوەی قسەی لەگەڵ بکەی. دامەنیشە بە دیار تەلەفیزۆنەکەوە دەی، خێرا تەلەفیزۆنم کوژاندەوە. مازی دەستی کرد بە قسە بۆی و ناردی بۆ حەمام و خۆی شۆرد و دەستێ جلی خۆمم بۆ هێنا. هەموو زلەکانی خۆی فڕێدا، زلەکانیم تەماشا کرد، هەمووی تەلیسمی سیحر بوو، هەموو شتی لێ نووسرا بوو بە شێوەی نووسینی عیبری جوولەکە. هەموویم سوتان بەو شەوە. شایە تومانی هێنا و دەستی کرد بە نوێشکردن لەگەڵ مازید. وتی باشە من دەڕۆم. هەرسی وتمان مەڕۆ. وتی بەخوا زۆر مرتاحم، حەز دەکەم هەوای پاک هەڵمژم. ئەوە ماوەی چەند ساڵێکە هەر بە شەو بەخەبەرم و بە ڕۆژیش نووستوم. دەمەوێت وەک مرۆڤ بژیم، دەمەوێت زوو بخەوم و بەیانی هەڵسم لە خەو خۆر ببینم. لە کاتی خواحافیزی وتم تەلەفۆنەکەتم بدەرێ، ئەگەر شتێک پێویست بوو پرسیار بکە لە خزمەتت دام. ژمارەی تەلەفۆنەکەم لێ وەرگر. ئۆگا ماکوان با پارەی جلەکانت بدەمێ.
منیش بە پێکەنینەوە وتم خۆ من نەرویزی نیم تا پارەی نان خواردنەکەشت لێوە بگرمەوە. ئۆگا دەی باشە براکەم ئەسەلام عەلەیکوم. ماکوان وعەلەیکوم ئەسەلام وەڕەحمەت اللهی وەبەرەکاتوه. هاتمەوە بۆ لای مازید تەماشا دەکەم وەک پیا و قاپەکان دەشوە. قاپەکان تەواو بوو وتی دەڕۆم خێزانم بە تەنهایە خوا حافیزیشم لەو کرد. دەست نوێژم گرت و بۆ نوێژی عیشا هاتمە ژووری دانیشتن و ڕاقی و حەسقیلیش دانیشتە بوون. ماکوان ئەرێ ئێوە بۆ هەمیشە وەک فیلمی هندی دەبێت لە کۆتاییەکەیدا ئامادە بن. چەندە پێویستم پێتان بوو هەر نەهاتن. ئۆگە لێرە بوو موسڵمان بوو. حەسقیل بەڵێ ئاگادار بووین بەڵام ماکوان هەر بەچوونەوەی بۆ ماڵەکەی خۆی دەیکوژن بزانن موسڵمان بووە پارچە پارسەی دەکەن. ئەوە زۆر تێکەڵە لەگەڵ جنۆکە و شەیتانەکاندا. ماکوان ئایچی لێ بکەم؟ ڕاقی نەدەبوو بهێڵی بڕوا بکە ئەم شەو دەیکوژن. ماکوان ئەوە کاژمێرێک نابێ کەوتۆتە ڕێ تەلەفۆنەکەی لامە خێرا تەلەفۆنم بۆ کرد. لێرەش چیرۆکەکە ڕادەگرین هەوڵ دەدەین لە ڤیدیۆکانی داهاتوودا تەواوکەری ڕووداوەکان باز بکەین. زۆر سوپاسان دەکەم کە تا ئێستا بینەری ڤیدیۆکەمان بوون. ئەگەر ڤیدیۆکەتان بەدڵ بوو ئەوە هەر ئێستا لایکی ئەم ڤیدیۆمان بۆ بکەن و هەروەها شێریشی بکەن لەگەڵ هاوڕەکانتاندا. وە لە بیرشتان نەچێت هەر ڕەخنە و پێشنیارە یاخود بیرۆکەی ڤیدیۆیەکتان بۆ کەناڵەکەی ئێمە هەیە ئەوە دەتوان لە کۆمنتی ئەم ڤیدیۆیەدا بۆمانی بنووسن. و لە بیرشتان نەچێت ئەگەر ئەتانەوێ هەمیشە بابەتی ناوازە لە کەناڵەکەی ئێمە ببینن ئەوە هەر ئێستا سبسکرایپی کەناڵەکەمان بکەن و زەنگۆڵی تەنیشتی سبسکرایپەکەش چالاک بکەن. و دووبارە و سێبارە سوپاسان دەکەم بۆ تەماشاکردنی ڤیدیۆکە. تا ڤیدیۆیەکی تر و تا کاتێکی تر هەر شاد و بەختەوەر بن و خواتان لەگەڵ بێت و ئامانەتی خودا بن.